ئەو کاتەی لە خوێندنەوەی ژیاننامەی پێغمبەر ئەیوب بوومەوە، ساتێک چاوەکانم داخست و ناخود ئاگا فرمێسکیان پێدا هاتە خوار. ئەم سەروەرەمان چەندە ئازاری چەشتووە بە دەست نەخۆشی و دەردەوە. تاقیکردنەوەی ئەم سەرمەشقەمان چەندە سەخت بووە و چەند بە پاداش. لەوێوە فێر بووم کە دەبێت تەنانەت لەسەر ئازار و نەخۆشیەکانیشم هەزاران جار بڵێم ئەلحەمدولله، ئەلحەمدولله، ئەلحەمدولله. خوای گیان، تۆ لەم دنیا کەم کات و کەم بایەخەدا بڕێکی کەم نەخۆشمان دەخەیت تا دنیایەکی نەبراوی جوان و ڕزامەندی خۆتمان پێ عەتا بفەرموویت. ئەو کاتی ناڵەناڵی ئازارەکانم بەسەر زارمدا دێنە دەر، بە گوێچکەکانم زیکری ئەیوبی سەروەرمان دەشنەفم کە دەیفەرموو پەروەردگارم، من ئازار دەچێژم و تۆش ئەرحەمە الراحیمینی. پەروەردگارم، تۆ کە ئەرحەم الراحیمینی دڵیان ئەو کاتەشی نەخۆشم دەخەیت بۆ ئەوەیە ڕێز و لوتفت زیاد بکەیت بۆم، بۆ ئەوەیە کە زیاتر تەجەلای ڕەحمت لەسرم بترەوشێتەوە. شوکرانە بژێرم لەسەر چرکە بە چرکەی لەش ساغیم و لەسەر چرکە بە چرکەی نەخۆشی و ئازارەکانم ئیلاهی. ئەی شیفادەری دڵ و دەروون، ئەی ئەنیسی ڕۆح و گیانم. خوای گیان، تۆ بەخشەری ژیانێکیت کە زۆربەی کەیف و لەش ساغیە ئیلاهی. جا ئەگەر ئێستا تاقیت کردومەتەوە و ئەو نیعمەتت لێستندومەتەوە کە هی خۆتە، حتمەن دەبێت سوپاسگوزار و بە ئارام بم، چونکە خۆشەویستەکەم کە تۆیت وات پێخۆش بووە کە لە نەخۆشخانە و بەردەستی پزیشکەکان بە دووی شیفای پڕ مەرحەمەتی تۆدا بگەڕێم ئیلاهی. ئەی دروست کار و بەدی هێنەرەکەم، بمبورە ئەگەر لە ساتی لەش ساغمدا قەدری ئەو نیعمەتەی تۆم نەزانی بێت، ئەگەر شوکرانە بژێر نەبوو بم، دوجار تۆ خوایەکی میهرەبانیت و منیش بەندەیەکی هەڵەکار و ناسوپاسگوزار. هیدایەتم بدە و خۆت دەستم بگرە تا فێری بەندایەتی ڕاستەقینەی تۆ ببم ئیلاهی. تەمەنێکم بدەرێت تا بتوانم زیاتر و زیاتر شکرت بکەم، هەروەک چۆن مەحوی داوای زمانێکی لێکردیت و فەرمووی بە عومری نوحەوە تەوفیقی تۆ بکا ئیمداد، لە بەحری شوکرەوە یەک قەترە بێنمە سەر لەب. خوای گەورە و میهرەبانم، لەو کاتەی ئازار خەو و خۆراکم لێ دەشێوێنێت، تۆ مەرحەمەت بکە زمانێکم پێ ببەخشە کە توانای زیکر و پارانەوەی لە تۆی هەبێ یا ئەڵڵا، کە بتوانێت ڕەسمی ئارامگری لە حزور تۆدا بکێشێت، زمانێک تڕ و پارا و بە سوپاسگوزاریت ئەی ئەرحەمە الراحیمین. خوای گەورە، هاوکارم بە من دەمەوێت تەختی نەخۆشخانە بکەمە بەرماڵی پەرستشەکانم، بیکەمە ماڵی مناجاتەکانم خوای گیان، تا ئەو ساتەی هەر خۆت لەسەر دەستی پزیشکەکان شیفا دەنێریت و نیعمەتی لەش ساغیم پێ دەبەخشیتەوە. ئیتر ئەو کاتەی نەخۆشخانە جێدەهێڵم، دەڕۆمە گۆشەی مزگەوتەکان یان سەر بەرماڵی شەوێکی ئارامی ماڵەکەم، پڕ بە دڵم سوپاسگوزارت دەبم یا ئیلاهی. ئەی شیفادەری ئێش و ئازار و ژان، تۆ شیفا بە من و هەموو ئەوانە عەتا بفەرموو کە ئازار هەراسانی کردوون و تۆیان لە یاد نەکردووە. شیفا بۆ هەموو بەندەکانت بنێرە، چونکە جگە لە تۆ شیفادەریتر لە ئەرز و ئاسمان بوونی نییە یا ئەرحەمە الراحیمین. ئەی ساڕێشکاری ئازارەکان ئیلاهی، وا ڕەمەزان سفرەی موبارەکی دەپێچێتەوە و بۆ ساڵێکی تەواو جێمان دەهێڵێ. تو زاتی پاکت پێش تەشریف بردنی ئەم میوانە بەڕێزە و پێش تەکبیرەی جەژن هەموو ئازار و خەمەکانمان بڕەوێنەوە یا ئەڵڵا. لەگەڵ جەژنی پیرۆزی ڕەمەزاندا
شیفای خۆت بنێرە و لەش بەبار و خەمباران شاد و دڵخۆش بکە ئەی شیفادەری ئازار و ژان.